کاتتان باش هاونیشتیمانانی خۆشەویست من دکتۆرە شەونم یەحیا لێکۆڵەر خۆم و خانەوادەکەم پابەندین بە تەواوی ڕێنماییە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە داوا لە سەرجەم هاونیشتمانانی خۆشەویستەکەم ئەوانیش پابەند بن بە جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان لە پێناو پارێزگاریکردن لە هاونیشتمانانی خۆشەویست بابەیەکەوە هەمومان یەکتری بپارێزین چونکە پارێزگاریکردن لە خودی ئەوانی دیکەش ئەرکێکی نیشتیمانی و ئەرکێکی ئەخلاقیشە لە هەمان کاتدا بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی تەندروست بمینێنەوە بۆیە جارێکی دیکە هیوای ساغ و سەلامەتی و تەندروستێکی باش و تێپەڕبوون لەم دۆخەنە لەبارە بۆ هەموو هاونیشتمانانی خۆشەویست دەخوازم. من ناوم بشڕایە من لە ماڵەوە دەبم بۆ ئەوەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبم بۆ ئەوەی ئێمە نەخۆشیەکە نەگرنەوە من و خوشک و براکانم لە ماڵەوە سەیری تەلەڤیزیۆن دەکەین یاخود باوکم چیرۆک بۆ ئێمە دەهێنێت ئێمە دەیخوێنینەوە بۆ ئەوەی ئێمە سەلامەتم پێویست دەکات ئێمە لە ماڵەوە بنابێن بڕۆینە بۆ دەرەوە. Ez ji bajarê Duhokê min biryar da ez li mala xwe da bimînim da ku ser û giyanê zarokê min û yê min yê parastî bikin. Hêviya min hemî pêgîr bin malê xwe da bimînin.